هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشەڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان. ماوەیەکی زۆرە بەرنامەم بۆ نەکردوون دەربارەی کۆکراوی بەرنامەکانی ترکە بۆتان باس بکەم کە لە کۆمەڵێک بەرنامە باسی چیمان کردو و گرنگی ئەم بەرنامانە لە چیایە و بۆچی ئێمە لە چارە بەرنامەکان یەک بە دوای یەک و بە شێوەی زنجیرە پێشکەشیەوەیەکەی لە قاوەخانەیەکی لەو شوێنەی کە شوێنی کۆمەڵایەتی بوون و تێکەڵاوبوونی خەڵکە. دوو بەرنامەتان بۆ کۆکەمەوە یاخود لە دوو بەرنامەدا زنجیرەیەک بەرنامەتان بۆ کۆکەمەوە کە بەرنامە یەکەمە تایبەت بووە بە خەو یان زنجیرە بەرنامەکانی تایبەت بە خەو و زنجیرە بەرنامەکانی تر تایبەت بە بۆن کە هەردوو ئەم بابەتە لە پاش مەسەلەی خواردن زۆر گرنگە بۆی کە مرۆڤ بتوانێت با شێوەیەکی کۆمەڵایەتی بژی و مەزاجی ساڵ بێت و دڵی خۆش بێت و پەیوەندیەکی کۆمەڵایەتی باش لەگەڵ خەڵکە دروست بکات. یەکەم بەرنامەمان یان یەکەم ئەڵقەمان تایبەتە بێت بە کۆکراوی بەرنامەکەمان دەربارەی خەو گرنگی خەو. بە ئینفۆگرافیکەکە دەست پێەکەینەوە و ئەگەڕێمەوە بۆ دەستگای میدیای کورسات لەوێ تەماشاکەین دەربارەی خەوچیمان و تۆ چۆن دەربارەی وەڵامی پرسیارەکان گەڕاوین لەگەڵمان بن. حەوت بیرۆکە بۆ خەوێکی باشتری شەوان. خەوتن کارێکی گرنگە بۆ ئاسوودەی مێشک و لەشساغی مرۆڤ. بەبێ خەوێکی باش مێشک و دەروون و جەستەش ئاسوودە نابن. ئەمانەی خوارەوە بیرۆکەی ئاسان و زانستین تا شەوان باشتر بخەوین. 1. بڕی پێویست بخەون. زانایان و ئامۆژگاریمان ئەکەن کە بڕی پێویست لە خەوی شەوان وەرگرین کە بەپێی تەمەن بڕی کاتژمێرەکانی خەو جیاوازیان هەیە. منداڵانی خوێندنگا 9 تا 12 کاتژمێر خەویان پێویستە. گەنجان 8 تا 10 کاتژمێر و کەسانی پێگەیشت و 7 تا 9 کاتژمێر خەویان ئەوێت. 2. ڕەنگە شینەکە وەلانێ. ئەو ڕەنگانەی لە ئامێر ئەلکترۆنیەکانی وەک مۆبایل، تابلێت، تەلەڤیزۆن و لاپتۆپ دێنە دەرەوە، ڕەنگیان شینە و ئەکرێت ڕێگری لە دەستپێکی خەو و لە پرۆسەی خەوتنی شتێک بن. لەبەرەوە زانایان ئامۆژگاریمانەکەن پێش نووستن ئامێر ئەلکترۆنیەکان وەلا بنێ. 3. بکەونە سەللا. لەوانەیە خەوتن لە سەللا یارمەتی مێشک بدات باشتر خۆی لە پاشماوەکان خاوێن بکاتەوە بەراورد بە خەوتن لەسەر سک یان پشت. 4. بە قوڵی هەناسە بدەن. هەناسەدانی قوڵ کاردانەوەی ئارامکەرەوەی لەش دەوروژێنێت. هەروەها هەڵمژینی قوڵی هەناسە یارمەتی دەردانی باشتری شلەی دەرکەپەتک دەدات. هەروەها ئاسانتر ئۆکسجین دەگەیەنێتە مێشک بۆ پاکشکاری. 5. زیادەڕەوی تێدا مەکەن. هێشتا زاناکان نەگەیشتنەتە دەرئەنجامێکی یەکلاکەرەوە دەربارەی ئەم باسە. بەڵام لە چەند دۆخێکدا زیادەڕەوی لە خەودا مەترسی لەسەر تەندروستی دروست کردووە. بۆیەوە ئامۆژگاریمانەکەن کە زۆر نەخەوین و زەنگی کاتژمێر بۆ خەبەرهێنانەوە دابنێ. 6. وەرزش بکەن. لێکۆڵینەوە زانستیەکان لە تاقیەکانی خەودا ئەوەیان دەرخستووە کە وەرزشکردنی ڕێک و پێک و بەردەوام دەکرێت ڕێگری بێت لە بیرچوونەوەی پەیوەندیدار بە کەمخەوی. 7. فێنکی کەرەوە. لێکۆڵینەوە زانستیەکان ئەوەیان دەرخستووە کە خەوتن لە ژوورێکی فێنکدا کوالێتی خەو باشتر دەکات. هەڵباتە پێشەشی بەرنامەکەتان بینی کە لە کافەیەک بووین کە بەڕاستی ئەوەی کە زۆر گرنگە و هەمووتان لە من باشتر ئیزانن چاو قاوە ئەو دوو بابەتن کە دش بەخەون واکەن کە مرۆڤ نەخەوێت. جا ئەمە لێرە سەمستان بۆ ئەو ڕاکێشم چاو قاوە وا ناکەن کە مرۆڤ پێویستی بەخەو نەبێت بەڵکو ئەو ئیعازانی کە لە مێشکەوە دەرەچێت ئەو پەیامانی کە لە مێشکەوە دەرەچێت پێ دەڵێ پێویستە بەخەوە پێویستە بەخەوە. چاو قاوە تەنها ئیشانەوەیە کە ئەو پەیامانە ڕائەگرن واتە تۆ خۆتە پێویستت بەخەوە. بەڵام پەیامەکانی کە لە مێشکەوە دەرەچێت کە پێت ئەڵێ پێویستت بەخەوە ڕایان نەگرێ. لەبەرەوە بەڕێزانی کە چاو قاوە ئەخۆنەوە بۆ ئەوەی کە خەویان لێ نەکەوێت دوای ئەوەی کە کاریگەری چای و قاوەکە نەما دوو ئەوەندەی یەکەم جار هیلاکە بن کە پێویستیان بەخەو بوو. هەر بۆ لەبەر ئەوە شەکایەکێک لەو
خاڵانی کە باسکرا لە حوت هەنگاو یا حوت بیرۆکە بۆ خەویشی باشتری شەوانکەەوەمان ئامادەکردبوو لەم بەرنمەیە مەسەلەی دوورکەوتنەوەرە چای و قاوە لە پێش خەوتنە ئەگەر چی هەندێک بەڕێزەڵێن من چای و قاوەشە خۆمەوە بەڵام خەوێکی باشم هەیە بەڵام ئەوان لەوە چی ئەوە نەزانن کە خەوەکان قوڵ نابێتەوە بەڵێ خەون بەڵام قوڵ نابێتەوە ئەوشی کێمە پێویستمانە لە کاتی خاوبووی کە سوودی لێوەرگرین قوڵبوونەوەی خەوەکەی و کۆمەڵێک سایکڵە کۆمەڵێک سوورە لە کاتی خەوە کە ڕوو ئەدات و ئەم سوورانە لە 20 هەتانەوە خولەکی پێچێت و دووبارە دەست پێکاتەوە باشە ئەگەڕێنە بۆ یوتیوب بۆی کە بزانین چیمان کردو لەسەر خەو لێرە تەماشای بەرنامەکەم کرد دکتۆر دیار نەجیب عەبدولکەریم مدەڕیس میوانی بەرنامەی چارە بووە دکتۆر دیار خاڵێکی زۆر جوانی ئاماژە پێدا لەسەر مەسەلەی خەوتن کە فەرمووی خەوتن بریتە لە وەرزشی مێشک ئێمە پێویستمان بە وەرزشە بۆی کە لەشمان ساغ بێ ئەگەری توژومان بە جەڵتەی دڵ و دەماغکەم بێتەوە بەرزبوونەوەی چاوری لە خوێنمانەکەم بێتەوە کە دوجار ئەمەیە کە جەڵتەی دڵ و دەماغ دروست دەکات و هەروەها پێویستمان بە خەوە بۆی کە یان پێویستمان بە وەرزشە بۆی کە بامپارێزێت لە 12 جۆری شێرپەنجە بەڵام بۆ مێشک جگە لە وەرزشی جوڵە و وەرزشە هەواییەکان خەو خۆی لە خۆیە وەرزشێکە بۆی کە بتوانین دنیا ڕەنگا و ڕنگ ببینین ئەم کورسێ خۆتان نەزانن لەگەڵم کۆمپیوتەرە ناگونجێ بەڵام بۆی کە ڕەنگا و ڕەنگی بخینە ناو شاشە و بەرنامەکەەوە بۆ ئەم کورسێمان بەکارهێناوە 5 خولەک تەماشای دکتۆر دیارەکەی بزانین دەربارەی خەو وەکو وەرزشکردن بۆ مێشک چی فەرمووە ئەگەڕەوە خزمەتەن باشترین وەرزش بۆ مێشک خەوتنە گرنگترین وەرزش بۆ مێشک خەوتنە ئێمە هەمومان نەزانین لەوەکوی کە فێر کراوین وەرزش بۆ جەستە گرنگە لە بەروی خانەکانی جەستە بەهێزەکە لەواکە کە زیندە فەرمانەکانی خانەکانی مێشک بە شێوەیەکی باش خانەکانی جەستە بە شێوەیەکی باش بڕوا بە وەرزشکردن مەلەکردنە ڕۆیشتنە پاسکل لێخوڕینە هەمووی ئاسا وەرزەکانی تر باشترین وەرزشیش بۆ مێشک بریتە لە خەوتن بۆ منی شەرێمەوە سەر بۆکەی جەنابەت لەبەر ئەوەی مێشک گرنگترینە ئۆرگانە لە جەستە ئۆرگانەکەیە کە هەموو هەستونەستەکانمان کۆنتترۆلەکە ئۆرگانەکەیە کە هەموو جۆڵەکانی جەستە بڵێن عنینە کۆنتترۆلەکە ئەم یعنی ئۆرگانە لە ڕێگەی جەستەوە کە جەستە بەکار ئەهێنێت هەم بۆ وەرگرتنی زانیاری لە دەوروبەر هەم بۆ وەرگرتنی داتاکانی دەوروبەرمان کە ڕۆژانە لە دەوروبەرمانە و هەم بۆ پێدانی داتاش بە دەوروبەر چ لە ڕووی هەستەوە وەرگرتنی داتا چ لە ڕووی کارەوە ڕنگدانەوەی داتا لەسەرێنە دەوروبەرەکانمان کەواتەنێ کڕۆکی مەسەلەکان کۆنتترۆلی مەرکەزی جەستە وەکو بڵێم چۆن دائیرەی کارەبا وێزگەی گۆڕینی ئاو بۆ کارەبا وێزگەیەکی مەرکەزیە کە ئەوە کڕۆکی مەسەلەکانە ئەویش پێویستی بە ئیسراحەتە پێویستی بەڕێستە مێشکیشمان ئەو یعنی ڕۆڵەهێنە ئەبینێ مێشک طبعا سا بە هەڵا لێکێنەوە کە مێشک لە کاتی خەوتنە خەوتوو بێ باش مێشک ناخەوێ باشترین وەرزش بۆ مێشک بریتە لە خەوتن دوای باسی وەرزشی تریشەکەینەوە بەڵام بۆچی ئەڵێن لە کەسانی پێگەیشتووە بۆ 8 ساعات خەو بەڵێ ئێمە خەوتن ئەمە حاڵەتێکی فسیۆلۆجیە یعنی وەکوی کە باسم کرد مێشک هەموو کاتێ لە کاتی خەوتنە نەخەوتووە بەشێکی خەوتنی جەستە مێشکتیایە بەخەبەرە بەشێکی خەوتنی مێشکتیایە خەوتووە ئێمە بڵێن ئەسا بە عادەتی خەوتنەکەین بە 4 بۆ 6 سایکل بەڵێ کەواتە مێشک کە داخل بەخەوە بێ کە لەگەڵ جەستا تامەسا هەرێکە لە سایکلەکان مدەیەکی زەمەنی دیاریکراوی هەیە هەرێکە لە سایکلەکانیش کە ئێمە بە ڕۆژانە پیاتێپەڕین لە کاتی خەوتنە بڵسا کۆمەڵێک نیشانەی دیاریکراوی هەیە کە سایکلێک جێ ئاکاتۆ لە سایکلێک یەک کاوانم بیتێ لێرەیە بۆ هەر بەڕێزەکەی وردەکاری و بابەتە بزانێت لە ئەرشیفی بەرنامەی چارە هەر لەسەر یوتیوب بنووسن بێخەوی هەموو ئەوانەمان بە وردی و بە زانستی و بە گرافیک بۆ باسکردون باش طبعا سا سایکلێکەمێک کە دەست پێەکە هێشتا مێشک بەخەبەرە بەس خۆی جەستە وردە بڵێن عنی خاوێتەوە بە 4 سایکڵە بەسەر لە 5ەم سایکڵە کە مێشک بەخەبەرە و جەستە خەوتووە مێشک عنی بەخەبەرە مێشک سەر لە نوێ خۆی ڕێکە خاتەوە سەر لە نوێ داتاکانی ڕێکە خاتەوە ئێمە نێت هەمومان ڕۆژانە لەنجابینێ کارلێکمان لەگەڵ دەوروبەرە لەم ژوورە کە ئەگەر دەکەسی تیابێ فەوزایەک دروسەکەین ئەم فەوزایە پێویستەکە لە کاتێک لە کاتەکانە یەکێک بێ ئەم فەوزایە تەنزیم کاتەوە یەکێک بێت ئەم فەوزایە ڕێکاتەوە
مێشک لە کاتی خەوە لەو کاتی کە مێشک لە کاتی خەوتنا کە جەستە خەوتووە کە بعد بڵێن بە کوردەکەی کە خەمی جەستەی نییە خۆی ڕێکەکاتەوە خۆی پاکەکاتەوە خۆی گونجێنێ لەگەڵ نێت ئەو زانیاریانەی کە بە درێژایی ڕۆژ وەری گرتووە ئەو زانیاریانەی چ لە ڕووی هەستەوە چ لە ڕووی کارلێکەوە کەوەری گرتۆ ڕۆژانە یەت بەشەوە خۆی نەڕێکەخاتەوە بۆیە ئێمە بەشەوە خەوە بینین. لە بەرنامەی چارەیە کە ئەو بەرنامەمان کرد و دەربارەی خەوتن وتمان کە ئەو وەرزشکردن بۆ خەو گرنگە بۆ کە خەویشی باشمان هەبێ و خودی خەو بریتێ لە وەرزشکردنی مێشک بەڵام ئەگەر بیتە گوگڵ هەر ئاوا گوگڵ کەرەوە بنووسە بە ئینگلیزی بنووسە ئیت سلیپ ترین ئەم سێ گۆشەیەمان هەیە کە ئێستا هەر لە گوگڵ سێرچێکی زۆر ئاساییە کە ئەداتێ ئەسا ئەم وێنەیە گەوراکەم پڕ بە شاشەکە تەماشای ئەمە بکە یەکسەر پێت ئەڵێ چی کە ئەگەرمە پڕ بە شاشەکە بیبینین ئیت بخۆ سلیپ بنو ترین وەرزش بکە پاشە نووسێتی چی ڕپیت دووباری بکەرەوە ئەم چوار بنەمایە بۆ وەرزشکردن و بۆ لەش ساغی و بۆ دڵخۆشی و بۆ ژیانێکی تەندروست زۆر گرنگە. بە درێژای ئەڵلقەکانی بەرنامەی چارە باسمان لە خواردن کرد و خۆیان بێ لە داهاتوو شەدیسان باسی خوارد دەکەینەوە کە ڕۆژانە 5 پارچە جیاوە سەوزە و میوە هەر پارچەی بەقەر مشتێک بێ و ڕۆژانە مشتێک چارە سات بە تایبەتێکە چارە ساتی کاڵ بێ ئەمە زۆر گرنگە بۆی کە مرۆڤ بتوانێت بە سەلامەتی بژی و بۆ خۆپاراستن لە جۆرە جیاوازەکانی شێرپەنجە و بە تایبەتی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە هەموو هەفتەیەک زیاتر لە مشتێک گۆشتی سوور نەخورێ و بە تایبەتی گۆشتەکەش بە کوڵای بخورێ نەک بە سوورۆکراوی باش. سلیپ لە ڕۆژێکە بە پێی کەسەکانە گۆڕێن مناڵ بە شێوەیەکی گشتی و مناڵانی کە نەچونەتە خوێندنگا 12 کاتژمێر خەویان پێویستە ئەوانی کە چونەتە خوێندنگا 10 کاتژمێر ئەوانی کە لە تەمەنی پێگەیشتن هەرزەکاریان باڵق بووندان لە دەوروبەری 8 کاتژمێریان پێویستە. کوردەواری وتویانە مناڵ بە خەو گەورا بێ و بەڕاستیش لە ڕووی زانستیەوە وایە و ئەو بەرەزانش کە یاری لە شتوانی و دروستکردنی ماسوولکاکەن ئەڵێن کە مرۆڤ بخەوێ ماسوولکەکانی گەورا بێ بەڕاستیش لە ڕووی زانستیەوە سەلماوە کە بە خەوی باش ماسوولکەی باش دروست دەبێت پاش ئەوەی کە خواردنت ڕێکوپێک بوو خەوت ڕێکوپێک بوو اینجا وەرزشکردنەکە ڕۆڵی خۆیە بینێت و ئەم بازنەیە دووبارە ئاکەیتەوە. ئاراس سابر ڕۆژهەڵاتی ڕاهێنەری لە شتوانیە لە شاری سلێمانی دەربارەی ئەم بابەتە پرسیارم لێ کرد و ئابەم شێوە وەڵامیایینەوە. پەیوەندیش ڕاستەوخۆ هەیە لە نێوان خەو و سوودبینین لە وەرزش. ئێمە سێ کوچکەیەکمان هەیە لە بواری وەرزشی لە ژوانیە کە مەسەلەی دروستکردنی پرۆتین لە ناو ماسوولکایە لەسەر ئەو وەستاوە کە ئەوانش بریتین لە ڕاهێنان خۆراک خەو هەرێکێک لەم پایانە ئەگەر کەم بێت مەسەلەی دروستکردنی پرۆتین لە ناو ماسوولکایە یاخود گەشەی ماسوولکە وەکو پێویست نابێت. هەروەها بابەتی خۆراک پەیوەندیش ڕاستەخۆی بە خەوەوە هەیە کاتێک کە تۆ خۆراکت زۆر باشیش بێت بەڵام ئەگەر شەوانە وەکو پێویست نەخەویت ماوەی خەوەکەت کاتی خەوەکەت گونجاو نەبێت ئەوە پرۆسەی هەرس و هەڵمژینی خۆراک وەکو پێویست دروست نابێت. جگە لەمانە خەوێکی باش لە کاتێکی دیاریکراوە و بۆ ماوەیەکی دیاریکراو پەیوەندی هەیە بە دەرکردنی یاخود دەردانی هۆرمۆنە بنیادەرەکانی تیستۆستیرۆن و گرۆث هۆرمۆن یاخود هۆرمۆنی گەشە کە ئەمانش هەندێک وەرزشکار لە ڕۆژتە جیاوازەکانی وەرزشە لە ڕێگەی دەرەکیەوە بەکارهێنن لە بەرەوەی کە سوودێکی زۆری هەیە. بۆیە گرنگە ئێمە بە تایبەتی و کەسانی کە سروشتین خەوێکی باش بۆ ماوەیەکی گونجاو خەوێکی باش بۆ ماوەیەکی گونجاو بخەون بۆی کە سوود لە بەرزبوونەوەی ڕێژەی ئەو هۆرمۆنانە ببینن. بپێچەوانەوە ئەگەر کاتی خەوەکەمان گونجاو نەبێت و ماوەکەی گونجاو نەبێت لەشمان هۆرمۆنی کۆرتیزۆل دەریا کە هۆرمۆنێکی ڕووخێنەرە مەسەلەی دروستبوونی پرۆتین لە ماسوولکە یاخود گەشەی ماسوولکەکان دواخات. کاتێک کە باسی کاتی خەوەکەین ماوەی چەند بخەوین پێوەستە بە کەسەکانەوە ئەمە شتێک نییە بەڕەهای ئێمە بڵین پێویستە ئەوەندە کاتژمێر بخەوین. هەندێک کەس هەیە خەوی قوڵە ئەمە پەیوەندی بە جیناتی خۆیەوە هەیە پەیوەندی بە پێکاتەی لەشی خۆیەوە هەیە هەندێک کەس هەیە خەوی کورتە بەڵام گرنگە لە هەموو حاڵەتەکە مرۆڤ لە 6 بۆ 8 کاتژمێر بخەوێت. تەنیا لێرە ژمارەکە گرنگ نییە تۆ بڵێ من 6 کاتژمێر یان 8 کاتژمێر خەوتوم ئێتر کاتێک ئەخەومە کاتێک هەڵەسم نا
کوالەتی خەوەکە زۆر ڕۆڵی هەیە بۆیە گرنگە لە پێش کاتژمێر 12ەوە 11 بە یاخود 10 بخەوین هەتاوەکو 6 و 7 بەیانی. هەندێک هۆکار هەیە ڕۆڵی هەیە لەوەی کە خەوەکەی تۆ کوالیتەکەی بەرز بێ یا بەرز نەبێت لەوانە ئەوەی کە پێش ئەوەی کە بخەویت چیت خواردووە چیت خواردوتەوانێ بۆیە گرنگە چەند کاتژمێرێک پێشەوەی کە بخەوین ئەو خواردنەوانە یاخود ئەو خۆراکانی کە کافاینیان تایە وەکو چاو قاو و هاوشێوەکانیان نەخورێنەوە هەروەها وا باشترە ناڵێن یعنی ناچاری بەڵام وا باشترە کاربۆهایدرات وەرنەگیرێت زیاتر تەرکیز بخاتە سەر پرۆتین و چەوری. نمونەکانی کاربۆهایدرات وەکو برنج و نان و شیرینی و ئەمانە هاوشێوەکانی پرۆتینیش وەکو هێلکە سنگی مریشک یاخود پرۆتینی پاودەر و هاوشێوەکانیان. جارێک تریش لە کۆتای ئەوتان بیرەخەمەوانە کە ئێمە گەشەی ماسوولکە یاخود دروستکردنی پرۆتین لەناو ماسوولکەیە وەستاوە لەسەر سێ پایەکە ئەوانیش ڕاهێنان و خۆراک و خەون. ئەگەر لە گوگل سەرچ بکەیت هەر بنووسە هەرب HERB واتە ڕووەک گژوجە بەشاکی سێکی زۆر گەورەت بۆ کرێتەوە وەڵامی زۆر شت دەستەکەی بۆ نمونە ئێستا لێرە نووسراوە 13 جۆر لە سەوزا کە بەڕاستیە بێت لە ماڵەکانتانە گەوری بکەن کەمە و بەڕێزانی کە ئینجانیان هەیە لە ماڵەوە ئەتوانن ئەم جۆرە لە ڕۆت گەورە بکەن کە هەم لە ڕابردۆ کارمان لەسەر مەسەلەی گژوجیا کردو هەم لە داهاتۆ کاری لەسەرەکەین. بەڵام پەیوەندیدار بە گژوجیاوە کە ئەم وێنەیە هەموو جارەکەی بینی ئەگەر ئێستا گەوری بکەم پڕ بە شاشەکە ئەوە دیارەکە گوگل سەرچەکە باش نییە یاخود وێنەکە بەردەست نییە. ئەم وێنانە کە لە بەردەستی ئێمەیە ئەمان بابزین تاقیەکەینەوە کە هەڕێک نووسیوەتی هەر باڵمەدیسن یان چارەسەر بە گژوجیا هەموو جارێکە ئەم گژوجیا نابینین بیرمان ئەچێتەوە بۆ ئەو بەڕێزانی کە کاری گژوجیا و چارەسەر بە گژوجیاکەن. جۆرێک گژوجیامان هەیە کە یارمەتی مرۆڤ ئەدا نەخەوێ وەک بۆم باسکردن چای و قاوە. چای و قاوە هەردووشیان ڕۆکن یان گەڵان و ئەویان ناوکە چای گەڵایە و قاوە ناوکەکەیە کە ئەمانە پاشەوەی کە هاڕین و ئەیکولین و ئەیخۆینەوە وامان لێکا کە نەخەوین یاخود ڕێگان لێ لە خەوتن. بەڵام کۆمەڵێکی تریشمان هەیە کە وامان لێکا بخەوین ئاراممان نەکاتەوە بۆی کە یارمەتیمان با کە بخەوین. زانای حاجی طەیبی عەتار لە شاری سلێمانی یەکێک لەو بەڕێزانەیە کە زۆر پێی سەرسام هەموو جارێکە باسی گژوجیا لەگەڵاکەم ئەڵێ دکتۆر من دکتۆر نیم بەڵکو گژوجیا فرۆشم بەڵام کەمێک شارەزایم لە گژوجیا هەیە و ئەمێ بە زانیاریەکانم یارمەتی خەڵک بم. بابزین کاکزانە چۆن بۆمان باسەکە کام گژوجیا بەکاربێنین بۆی کە یارمەتیمان با بخەوێن. ئەو کەسانێک هێنە لای ئێمە کێشەی کەمخەویان هەیە ئەوەنەی کە ئێمە وەکو دوکاننارە یاخود وەکو فرۆشیارێک سێ جۆر ژامان هەیە گوڵە بەیبوون جای میلیسا لەگەڵ گوڵی گۆزروان. گوڵە بەیبوون بەکار ئەهێنرێت بۆ کەسانێک کە کەمخەویان هەیە شێوەی بەکارهێنانەکەی کەوچێکی چێشت ئەکاتە ناو پرداخی ئاوی گەرمەوە سەری ئەنێتەوە تا سارە بێتەوە دوای ئەپاڵێورێ ئەخورێتەوە. بەڵام ئاگادار بن گوڵە بەیبوون دوو جۆری هەیە هەیەی دەنگی گەورەیە واتە بە تەمەنە لە بە کوردەواری خۆیان پێوترێ گوڵە بەیبوونێکی پیر یا گوڵە حاجیلەی پیر ئەوە بەکار نایە و تامی تاڵە. بەڵام هەیە گوڵەکی وردە و تامی شیرینە زیاتر ئەوە بەکاریە. ئەو کەسانەی کە نابێت گوڵە بەیبوون بەکاربێنن چێن ئافرەتی دووجیان بۆ منداڵ نابێت لە هەمان کاتە ئەو کەسانێک کە زەرعی گورچیلەیان کردووە یاخود کێشەی خوێن ڕوونیان هەیە. خاڵێکی زۆر گرنگیشەیە نەک بۆ گوڵە بەیبوون و ملیسا و گۆزروان بۆ هەموو گوژوگجاکانی کە بە پێی ڕێنمایی دکتۆری شارەزا پزیشکی شارەزا ئەبێ بەکاربێ نابێ بە هەڕەمەکی و لەخۆ بەکاربێ. جای میلیسیاش بە هەمان شێوەی گوڵە بەیبوونەکە کرێتە ئاوی گرمەوە سەری ئەنرێتەوە کە سار بۆ ئەپاڵێور و ئەخورێتەوە. ئەو کەسێک کە نابێت جای میلیسا بەکاربێنێ ئەو ئافرەتانەی زیاتر ئەگرێتەوە کە کێشەی غودەی دەرەقیان هەیە یاخود داودەرمانی هێورکردنەوەی مێشک بەکارێن نابێ بەکاری بێنن. لە هەمان کاتا دەینە سەر گۆزروان. گۆزروانیش بە هەمان شێوە خەوهێنەرێ باشە ئەو کەسانە بەکاری ئێهێنن کە خەویان کەمە بەڵام ئەو کەسانەی کە تووشی نەزیف بوون و لە هەمان کاتا تووشی کێشەی گەورەی گەدەیان هەیە نابێ گۆزروان بەکاربێ. دوو خاڵ هەیە کە زۆر زۆر ئەساسە لە گوڵە بەیبوون و میلیسیا و بەگشتی ئەگەر باسی هەموو گژوجاکان بکرێت کە نابێ ئەو کەسانەیە بەکاری بێنن چێن ئافرەتی دووجیان مناڵ کەسێک کێشەی نەخۆشی دڵی هەبێت
کەسێک شەکر و زەختەی زۆر بەرز بێت ئەبێ ئاگاداری ئەوە بێ لە هەمان کاتیشا بەپێی ڕێنمایی پزیشکی شارەزان نەبێ بە هیچ شێوێ نابێ بەکاربێت. هەر دەربارەی خەو شتێکە لە ناو لە شیمرۆڤ پێڵەن کاتژمێری بایۆلۆجی سەرکەی دیان ڕیتم بە زمانی ئینگلیزی یاخود ڕیتم سەرکەیدی ئەم بابەتە زۆر گرنگە چونکە لە هەموو خانەیەکی لە شیمرۆڤ هەیە هەموو خانەیەکی لە شیمرۆڤ ئەو پەیامە وەرەگرێت کە دنیا ڕۆژ بۆتەوە و یان خۆر ئاوا بووە و بەپی ئەوە سەراپای لە شیمرۆڤ ڕێک ئەکەوێت لەبەر ئەوە گرنگە کە مرۆڤ بزانێ کەی ئەخەوێ کەی هەڵەسێ لە خەو کاتەکانی خەوی تێکەڵاو دەکا بەسەرێکە لەبەرەوەی کە لە دروستبوونی جەستایە پێشترمان باسکردن لە وەرزشکردنە لە سەلامەتی مێشکە ڕۆڵی خۆی هەیە بەڵام جگەلەوە لە بابەتی دەرونیشە ڕۆڵی خۆی هەیە بەڕێز دکتۆر هەژار عوسمان معروف کە پزیشکی پسپۆڕی دەرونیە گفتوگویەکی زۆر تێروتە سەرم لەگەڵا کرد دەربارەوەی کە چۆن کوالەتی خەو گرنگە و کاتی خەو گرنگە و چ کاریگەرێک کاتە سەر نەخۆشی دەرونیەکان و چاکبوونی نەخۆشی دەرونیەکان کەمێک دکتۆر هەژارە بینەری گفتوگۆکەمانە بین بۆی کە بزانین چیمان بێکەوە باس کردووە باشەوە گەڕێنەوە خزمەتتان لە ڕاستیە نەخۆشی مانیا کە بەشێکە لە نەخۆشی دووجەمسەری کە دژی یەکن یا ئەوەیە مانایە کە چالاکی زۆرە و فکری زۆر لە مێشکایە و زۆر ئەجوڵێ و پێویستی بە خەویش نامێنێ زۆر جار و لاکەی تری خەمۆکیە لە ڕاستیە نەخۆشی دووجەمسەری بە تایبەتی ئەگەر کەسەکە خۆی نەخۆشی دووجەمسەری هەبێ و تایمی خەوتنی و بەگشتی ئەوەی کە پێڵێن ینی ئەو سەعاتە بایۆلۆجیی کە لە هەموو ئینسانێکە هەیە ئەگەر تێشیە ئەو سەعاتە بایۆلۆجیە بۆ نمونە پشویان ینی لە کاتێکا کە ئینسان ماندووە بێ پشوو بە ئیتر پشویانی جەستەیی و دەرونی هەردووشی لە کاتی خۆیان خواردنەوەی ئاو لە کاتی خۆیان نان خواردن لە کاتی خۆیان خەوتن لە کاتی خۆیان هەستان ئەگەر کەسێک دووجەمسەری هەبێ و ئەم شتانەی ژیانی ڕۆژانە بشێوێنێ ئیتر شێوانەکە ئایا بەهۆی ئیشەوەیە یعنی شتەکە ئەوە نییە بە ئارەزوو بیکە بەهۆی ئیشەوەیە بەهۆی کێشەی ژیانەوە هەیە بەهۆی سەفەرەوە هەیە هەندێکە زێ بەڵەجێت تاگە فەرمووی وانە ئەگەر ئەمانە ڕووبە لە ڕاستیا بۆی هەیە ئەو نەخۆشی دووجەمسەری کە تا ئێستا بێدەنگ بووە و چارەسەر کراوە بە دەرمان هەڵباتەوە باش ینی دکتۆر ئەگەر من لە قسەکان جنابێت ئەوە هەڵەنجێنمەوە ئەکاتە ئەوەی کە تێکچوونی خەو چارەسەری نەخۆشیە دەرونیەکان زەحمەتترەکە و خەوێکی باش و دروست بەشێکە لە چارەسەری دەرونی بێگومان گرنگە یعنی فعلەن یەکێ لە نیشانەکانی کەم خەویە جام ئەو دەسم بۆیە نەکردبەوە یعنی ئەتوانین بڵێن خۆی لە خۆیان تێکچوونی کاتی خەو کەم خەویش هۆکارە بۆ دەرکەوتی نەخۆشی دەرونی یاوەکو نیشانەیەکی نەخۆشی دەرونی سەرەتاکە چییە؟ سەرەتاکە بۆ نمونە خەمۆکیێکی قورسە یعنی لە زۆربەی زۆری ئەوانەی خەمۆکیێکی قورسیان هەیە کەم خەون درەنگ خەویان لەکەوێت بۆ زۆربەی کاتیش چییە درەنگ خەو لێکەوتنەکەی بیر زۆرەکەنەوە بەردەوام بیرەکەنەوە لەبەرەوە خەویان لێ ناکەوێت وەجاری وا هەیە خەویان لێ ئەکەوێ بەڵام لەبەرەوەی زۆر بیریان کردوێتەوە بە کۆمەڵی مشکلەوە خەوتون خەبەریانەبێتەوە دوسێ جار خەبەریانەبێتەوە تێرخەو نابن جگەلەوە بۆ نمونە یەکێک گرفتێکی کێشەیەکی دەرونی و کۆمەڵایەتی قورسی هەیە یعنی مشکلەیەکی کۆنکرێتی هەیە بەرجەستە ئیتر ئایا لەگەڵ خەڵکە ئایا لەگەڵ ژن و مناڵە ئایا لەسەر بۆ نمونە کێشەی ڕۆژانەی وەکو مەسەلەی پارە و مادی و کەسابەت و ئەوانە ئەمە کێشەکە لەبەرەوەی حل نەبووە لەبەرەوەی لی ئەتسێ کێشەی هەیە بەردەوام کە خەوی لێ ناکەی لەبەرەوەی بەردەوام بی کێشەیەکە دوچکە کێشە بۆ حل نەکردم ئەمە نەخۆشی دەرونی نییە یعنی کێشەکەی بێ کێشەکە باش ئەجنا بۆی ناکرێت دکتۆر ئەمە دروستە 100% هاوڕام لەگەڵتا بەڵام ئەوەی کە من زۆرمە بەسمە لەم چاوپێکەوتنە لەگەڵ بەڕستا بیپێکم ئەم خاڵەیە ئێمە لاڵقی پێشوشە باسیەوەمان کردووە کە هەموو کەسێکی پێگەیشت و بە شێوەیەکی گشتی زانست دەڵێ لە 24 کاتژمێرە پێویستە 7 کاتژمێری خەریکی خەوبێ کە بە تێکڕا 8 کاتژمێر باسەکرێ بەڵام کاریگەریەکانی لەسەر دەروون هەمان ئەو خەوەی لە کاتژمێر دەی شەو هەتاوەکو شەشی بەیانی ئەخەوی وەکو ئەو کاریگەریە کە لە کاتژمێر دوی بانی هەتاوەکو دەی بەیانی ئەخەوی سەیریکە ئەزانی پەیوەندی بەچێوەیە جارێک گرنگترین شت ئەوەیە
خەو دوو بەشی هەیە بەڵێ بڕی چەند تۆ ئەخەویت بەڵێ چەند سەعات ئەخەویت بەڵێ و ئایا خەوەکە و چۆنە لە ڕووی چۆنایەتیەوە بەڵێ ئێمە بەچیە ئەزانین کە تێرخەو بووین بەڵێ بەوا ئەزانین تێرخەو بووین کە بەیانی هەستین چۆن ئەڵێ فرێش بین یعنی بۆ نمونە جە و میزاجمان باش بێ و زەمانتیا بێ نەکەوینە باوێشکان و ئەوانە باشە خێرا خۆمان بگۆڕین بە ڕوویەشی خۆشەوە بەیانی و باش لە یەکتری بکەین بگرە خۆمان بچین چالێنێن و شتەکان حازرکەین ئەوە معنای وایە باش خەوتووی ئیتر ئایا 5 ساعات خەوتووی 4 خەوتووی 9 خەوتووی لە ڕاستیە بڕیاردەر نییە باشە من لە شوێنێکە خوێنەوە دکتۆر نازانم تا چەند زانستی ئەڵێ لە سایانە و پێنجی خەڵک پێویستیان بە فەرماوەکەت خۆڕە ئەڵێت لە سایانە و پێنجی خەڵک پێویستیان بە 8 کاتژمێر خەو هەیە بەڵام لە سایە پێنجی خەڵک پێویستیان بە 4 تا 6 کاتژمێر خەو هەیە ڕاستە و قسەیە والله من يعني فعلا زۆربەی زۆری خەڵک بەلایکەمەوە 7 ساعات پێویستی بەین هەیە ئەزمموی خۆم ئەوە ڕاستە بەڵام وەکو وتم هەندێک کەس هینی نییە یعنی 4-5 ساعتی بەسە و بەیانیش کە هەڵە سێ مرتاحە بەڵام دوجار ئەو 4-5 ساعتی کە ئەی فەرموویت شەرتە بۆ هەموو کەسێک لە دەی شەو هەتاوەکو چواری بەیانی بێت یاخود خەڵکێ نەوا باشترە 12 شەو بخێ بۆ 6 بەیانی لە ڕاستیە خۆی بەپی یعنی ئێمە هۆرمۆنی میلاتۆنینمان خۆی کە دنیا کە تاریک بوو ئەو هۆرمۆنە لە مێشکە زیایە بێت دەرئەچێت ئەچێتە ناو خوێنەوە ئەچێتە هینەکانەوە لەبەرەوە لە ڕاستیە یعنی کاتی خەو فعلا ئەبێ شەو بێت و ئەوەی کە ئێستا زۆربەی زۆری بەتایبەتی مرۆڤی ئەم سەردەمە ئەیکا ئەوەیە بەهۆی مۆبایل و بەهۆی ئینتەرنێتەوە زۆر درەنگ ئەخەوێ یعنی شەو ئەکا بە ڕۆژەکە بەش دروستە ئەوە هەڵەیە ئەوە لەگەڵ فزیۆلۆژی و لەگەڵ میلاتۆنین و لەگەڵ مێشک و لەگەڵ گەشەکردنی مرۆڤە ناگونجێەوە باش نییە. تشکی بینراو لە 400 تاکو 900 نانۆمیتەرە بەڵام ئەو تشکە خراپەی کە لەم بینانە تشکی زۆر گرنگە بۆ ئێمە بەڕاست دکتۆر ساکار حەمە فەرەج مەحوی کە پزیشکی پسپۆڕی چاوە باسی ئەومان کرد کە چۆن ئەم شاشانە ئەکرێت کاریگەری بکە لەسەر مرۆڤ هەر لە شاشەی مۆبایلەکەی گری بەدەستەوە بێگومان لە شاشەی مۆبایلە هەتاوکو ئەو زیاتر بەکاری بێنی ملت زووتر خراپە بێ تووشی نەخۆشەکەم نەبێت لەبەر کاتێک کە ئەتەوێت پامێ بۆ کەسێک بنێری بەم شێ مۆبایلەکە ئاگری بەدەستەوە و بەم شێوەیە پامەکە دەنووسیت نەک بەم شێوەیە نابێت بەم شێوەیە بینوسی لەبەرەوەی کە ئەمە لە ڕووی جەستەیەوە بۆ ملت خراپە و زۆر بە ئاسانی مرۆڤ تووشی ئەوەی کە پێڵەن فەقراتی مل داخزانی جومگەکانی مل ئەکات یاخود بڕبڕەکانی ملەکات جگەلەوە ئەم تێڕوانین لە شاشەیە ئەگەر بێت و شاشەکە ڕووناک بێ ئێستا ئێمە ئەم شاشەیە تێبینی بکەن لێرەوە تاریکە ئەمە بە تایبەتی لەبەر مەسەلەی هونەری جوانکاری کردومانە بۆی کە جوانتر دەرکەوێت لەسەر شاشەکە بەڵام ئەگەر لە سێتینەکە دووبارە بچمەوە سەری ئەگەر ئێستا ئەم دارکەلەرە بیکەم بە لایت تەماشا بکە ڕووناکە بێتەوە جۆری ئەم تیشکانی لێرەوەیەت زۆری جیاوازی هەیە لەگەڵ جۆری ئەو تیشکانەی کە لێرەوەیەت و ئەمە جگەلەوەی لە ڕووی هونەری و کاریگەری کاتە سەر قاڵەتی بەرنامەکە بەڵام لە ڕووی بیۆلۆجیشەوە کاریگەری کاتە سەرەوەی کە مرۆڤ بخەوێ و کۆڵەتی خەوی چۆن بێ چونکە ئەو کۆمەڵە لایتانە پێیانوترێ لایتە شینەکان ڕووکو چۆن باگراوە دیمیوانەکە شینە بابزانین لایتە شینەکان چییە چۆن کاریگەری کاتە سەر خەوی مرۆڤ و کۆڵەتی خەوی مرۆڤ و چۆن خەوی مرۆڤ ئەزڕێنێ تەماشای دکتۆر ساکارەکەین شینە یعنی بلو لایتە کە لێی دەرئەچێ ئەمە کورتترین چیشکە یعنی لە 400 تاکو 480 نانۆمیتەرەکەی کە کورتترینی ئەم تیشکانەیە خراپیەکەی چییە لەبەر ئەوەی ئەم تیشکە بە ئاسانی ئەچێتە ناو چاومانەوە هیچ بربەستێک نییە لە چاومانە ڕێگری بکان لەم تیشکانە یعنی بەگلێنا تێپەڕ ئەبێ بە هاوێنەی چاوە تێپەڕ ئەبێ یەکسەر ئەچێتە تۆڕەی چاو کە لە پشتی پشتەوەیە و ئەو وێنانەی ئەو ڕووناکیە کە ئەکەوێتە سەر تۆڕەی چاو مێشک تەحلیلیەکات و ئەبێ بە وێنە ئەم تیشکەش لەگەڵ یا ئەچێتە سەر ئەوێ بە دوو شێوە خراپی هەیە بۆ تۆڕەی چاومان یعنی بە ئەکاتە دوو مەرحەلە کلاس 1 و کلاس 2 فۆتۆ داینەمیک چێنج ئەکات یعنی فۆتۆکیمیکال چێنجێک ئەکات لەو شوێنەیە کە خانەکان تێک ئەیات بۆ مستەقبەلی ئەو کەسە خراپە یعنی کە لەگەڵ گەورەبوونیە ئەبێتە هۆی ئەیج ریلیتد ماکیولار دیجەنەرێشن یعنی بەهۆی پیربوونەوە بەهۆی تەمەنەوە
پوکانەوەیەک لە تۆڕی چاوە دروستە بێ ئەمە وا ئەکات ئەم تیشکی شیناوە ئەکات ئەو پرۆسێسە زووتر بێ جاران مەسەلەنە نەخۆشەکانە لە 65 و زیاترەوە دەرەکەو ئێستا سیرەکەین لە 55 لە عمری 55 ئەو پرۆسەیە ئەبینین کە پیربوونی خانەکانی تۆڕەی چاوە لەگەڵیشیا ئەبێتە هۆی ئەگەر بێنەوە پێشەوەی چاو ئەبێتە هۆی ئاوی سپی دروستبوونی ئاوی سپی زووتر لە یەکێکیکە و لەگەڵیشا ئەبێتە هۆی وشکی چاو ئەمە لەلایەنی چاوەکەوە بەڵام ئەگەر باسی کەین کە تشکی ئەم تیشکەشینە خراپی هەیە لەسەر خەو لەبەر ئەوەی ئەم تیشکەشینە وامان لێ ئەکات مێشک زیاتر ئەلێرت بێ ئاگادار بێ ینی وا ئەکاتۆ زیاتر ئێمە خۆی ئەم تیشکە لای کۆ دەستمانەکەوێ خۆی دوو سەرچاوی هەیە یەکێکیان تشکی خۆرە کە بە ڕۆژە تۆ دائیمەن کا ڕۆژ ئەبێتەوە ئەڵی کاتی هەستانە و شەویش ئەبێ ئەڵی کاتی خەوتنە ئەم تیشکە لە تشکی خۆرا هەیە و لەگەڵیشیا تیشکە دەستکردەکانی کە لەم ئامێرانەوە دەستمانەکەوێ لەبەرەوە کاتێک کە ئەبێ بە شەو تشکی خۆر نامێنێ مێشە گوای لێیە داینەمێکلی خۆی بەرە بەرەو خەوتن ئەچێت و هۆرمۆنی میلاتۆنین دەرئەچێت بۆ ئەوەی وا بکات مرۆڤەکە خەواڵوو بێت و بچێتە سەرکادیان سایکڵەوانە ینی سلیپ ئەوەی سایکڵە ئەچێتە ئەوە بەڵام ئەم تشکی شینە وا ئەکات ئەو میلاتۆنینە نەڕێژرێت و زیاتر مرۆڤەکە خەواڵوو بێت خەواڵوو نەبێت یعنی زیاتر بەخەبەر بێت هەر بۆیە وا پێویستە ئەکات کە ئەم تیشکەشینە لە خۆمان مەنعکەین کاتێک کە ئێمە بەرەو خەو ئەچین ئەو مەنعکردنی ئەو شتانە چی ئەو شاشانە بۆ بە بەشێک لە ژیانمانە بە هەموو شێوێ سمارتفۆنە تابلێتە کۆمپیوتەرش حتا ئەم شاشەی تیڤ سکرین فلاتەکان هەمووی ئەمانە ئەو تیشکانەی لێوە هەیە و کە زەرێک ئەیە بە چاوەکانمان چۆنێتی مەنعکردنەکەی ئەوەیە ئەتوانین چایلکەیەک بکەینە چامان کە فیلتەری ئەوەی تابێ ئەو چایلکەیە لەوانەیە ڕەنگێکی قاوەی کاڵی هەبێ بەکاری بێنین یان ئەتوانین لەسەر سمارتفۆنەکانمان لەسەر مۆبایلەکانمان نایت مۆدیتیا هەیە کە تۆزێ شاشەکە تاریک ئەکا یان ئەتوانین ئەپلیکیشنێک هەیە کە ئەڵێ بلو لایت فیلتەریشن یعنی هەر خۆی وا ئەکات تۆش جیازەکە و تاریک نەبێت بەس بەهۆی ئەپلیکیشنەوە خۆی بلو لایتەکە بۆ کەمەکاتەوە بۆی کەمتر بچێتە چاومان یان ئەتوانین خۆمان 2 سەعات پێش ئەوەی کە بزانین ئەگەر ئێمە سەعات داخەوین لە سەعات 8ەوە وازی لێ بهێنین یان ئەگەر بیریشمان ئەچێت و کە جاری وایە ئێمە مۆبایل ئەگریمە دەستمانەوە بیرمانەچێ لە کاتەکەمان با ئەلارمێ بخەینە سەر مۆبایلەکانمان کە بڵێ ئەمە تر تاوە کاتی خەوە و واز لە مۆبایلەکانمان بێنە ئەمە بە ئاسانترین ڕێگە ئەتوانین ئەوانە بکەین. هەر دەربارەی خەو و گرنگی خەو و ئەو کێشانی کە لەگەڵ خەوا هەیەکە ئمە دۆڵقە یەکەممان تایبەت و بە خەو و گرنگی خەو و هەروەها بابەتی کاتژمێری بە لۆجیکە قسەمان لەسەر کرد و ئەم بابەتانە کە ناو بەناو هەندێک لە گرافیکەکانیش برای مۆنتێرەی خاتەوە ناو بەرنامەکە بابەتێکی ترە بوو کە ئەویان داواکاری بینەرا بوو کە کاریە سەر بکەین کۆنیشانەکانی نارامی قاچ لە کاتی خەوا خەڵکێگەی هەتاوەکو بەخەبەر هیچ کێشەیەکی نییە بەڵام کاتەوێ بخەوێت تووشی نائارامیە بێت لە قاچەکانیە ئەمە هەمان ئەو گرافیکەیە تەمەشاچێکین بێکۆ بزانین کۆنیشانەکانی نارامی قاچ لە کاتی خەوا و اینجا باس لە هەندێک بابەتەکەین کە لەو بەرنامە باسمان کردووە لەگەڵ نیشانەکانی نائارامی قاچ نیشانەکانی نائارامی قاچەکان یان نیشانەکانی ئازاری قاچی درێژخایەن دۆخێکی باوی هەستە دەمارەکانە و وا لە کەسی توشبوو ئەکات کە حەز بە جوڵاندنی قاچەکانی بکات دۆخەکە هێندە بێزارکەرە کەسی توشبوو ناتوانێت بەرگەی ئەوە بگرێت کە قاچەکانی نەجوڵێنێت. باوترین نیشانی ئەم دۆخە حەزی کەسی توشبووە بۆ جوڵاندنی قاچەکان. کەسی توشبووی ئەم دۆخە هەستێکی ناخۆشی ماسوولەکانی پێکان پووز و ڕانی ئەبێت. هەستی ناخۆش و ئازاری ماسوولەکان لە کاتی شەو و خەودا زیاد ئەکات و لەوانەیە هەندێک جار ئەم ئازارە لە دەستەکانیشدا هەستی پێ بکرێت. هەندێک جار نیشانەکانی نائارامی قاچ ئەبێتە هۆی ئەوەی کەسی توشبوو لە کاتی خەودا بەبێ ویسی خۆی قاچ و دەستەکانی ڕابوەشێنێت. هەندێک لە خەڵک بە شێوەیەکی کاتی و پچڕ نیشانەکانی نائارامی قاچیان ئەبێت و هەندێکی تر بە شێوەیەکی ڕۆژانە بەدەستیەوە ئەناڵێنن. نیشانەکانی نائارامی قاچ ئەکرێت سووک، مامناوەند یان توند بێت. لە دۆخە توندەکەدا
ئەکرێت ئەم نیشانانە بە تەواوەتی کەسی توشبوو بێزار بکات و ژیانی ڕۆژانەی بشێوێنێت و لە کار و چالاکی ئاسایی بخات. هەندێک لە پسپۆڕانی مێشک و دەمار پێیان وایە هۆکاری نیشانەکانی نەئارامی قاچەکان پەیوەندی هەیە بە شێوازی مامەڵەکردنی جەستی مرۆڤ لەگەڵ هۆرمۆنێک کە بە دۆپامین ناسراوە. دۆپامین پەیوەندی هەیە بە جوڵەی ماسوولەکانی لەشی مرۆڤەوە و لەوانەیە جوڵەی خۆنەویستی قاچەکان لە کاتی خەودا پەیوەندی هەبێت بەم هۆرمۆنەوە. چارەسەری نیشانەکانی نەئارامی قاچ. نەئارامی قاچەکان ئەکرێت لە هەموو تەمەن و قۆناغێکا دەربکەوێت، بەڵام پتر لە کەسانی پێگەیشت و بە ساڵاچوودا دەرئەکەوێت. ئەکرێت مناڵانیش بەدەست ئازار و نیشانەکانی نەئارامی قاچەوە بناڵێنن. لەو دۆخانەی نیشانەکانی نەئارامی قاچ دووەمین و پەیوەندیدارن بە شێواوی لە دۆخی تەندروستی، لەگەڵ چارەسەری دۆخە تەندروستیەکەدا نەئارامی و ئازاری قاچەکان ئەڕەوێتەوە. باوترینی ئەمانەش کەم خوێنی و کەم ئاسنی و کێشەکانی گورچیلەیە. ئەو ئازارانی قاچ کە پەیوەندیدارن بە 3 مانگی کۆتایی دووگیانی پاش لەدایکبوونی منداڵ ئازارەکانی پەلەکانی دایک دەڕەوێتەوە. ئەگەر هۆکاری نیشانەکانی نەئارامی قاچ نەزانراو بن، ئازار و نەئارەمەکان لەگەڵ تێپەڕبوونی کات زیاد دەبن و ئەکرێت بە توندی کار بکات لەسەر کوالێتی ژیانی کەسی توش بوو. نیشانەکانی نەئارامی قاچ مەترسیدار نین بۆ سەر ژیان، بەڵام ئەکرێت کاریگەری هەبێت لەسەر زیندەگی، خەوتێکدان، بێخەوی دروست بکات، دوودڵی و خەمۆکی لێ بکەوێتەوە. عباس نەریمان کە پاڵێراوە بۆی کە ببێت بە خاوەنی بڕۆنامەی بۆرد لە بواری مێشک و دەمارە. میوانی بەرنامەی چارە بوو دەربارەی کۆنیشانەکانی نارامی قاچ لە کاتی خەوە. ئایا نەخۆشیە جەستەیی ئەو لێکەوتی دەماری هەیە یان دەماری ئەو لێکەوتی جەستەیی هەیە، یاخود بۆچی ئەم نەخۆشی دروستە بێ، یان بۆ خەڵک لە کاتی خەوە بەدەست قاچی و ئەناڵێنێ و نائارامە بێ. گفتوگویەشی پێنج خولەکی بەڕاستی گفتوگەکەمان زۆر بوو، بابەتەکانمان زۆر پڕ لە زانیاری بوو. خۆتان دەزانن چارە بە زۆرترین زانیاری و بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز لە خزمەتانەیە، بەڵام زای لەگەڵ دکتۆر عەباسە پێنج خولەکێک لە گفتوگۆکەمان وەرەگرینەوە و باسی ئەو بابەتە ئاکەین. خۆی هەشتێک کە لە بڵێن کە ناچڕەڵ نەبوو، طەبیعی نەبوو. باشە. تەسەوڕەکەم یعنی ئەو هینانە تێک بە، یعنی سیستمەکە تێک بە، هەموو سیستمەکە تێکە، یعنی سەبەبەکە تەسەوڕەکەم هەمووی بە عەکسەوە دوای ماوەیەک سێرەکەی دۆپامینەکە خراپتر بە خراپی لەوانەیە کەم بێتەوە، دۆپامینەکە هەر ئەو ماوەیە، یعنی ئەو مودەیە کە بەکاری هێنێت دوای ماوەیەک دیسانەوە کەمە بێتەوە. کاریگەریەکی ئەتوانین بڵێ خەڵخەرەتەوەی کورتخایانی هەیە؟ بەڵێ هەر کاتی، ینی مودەکە بەس کاتی ئەو مودەی کە بەکارهێنی کە ئیشەکە بڵێن بۆ ماوەیەک 20 دقەیە چەندە سەعاتێکە بەپێی نسبەکەیە، بەپێی هێنەکەیە نیکۆتینەکەی کە لە ناوچکەرە یان بۆ نمونەوە ئیثانۆڵی کە لە کحولەکە هەیە بەپێی ئەوە چەندێکت خواردەوە، مەسەن دوای ئەوە سێکە بۆ مودەیەک ئیشەکە دوای ئەوە ئفێکتی نامێنێت. وەک زۆربەی زۆری ئازارەکانی تر ئازار و ڕوژێنەری هەیە، ئێوە پێڵەن تریگەرین فاکتە. بۆ نمونە هەر جگەرە و ئەلکۆهۆل لەسەر ئێشایەکە لە تریگەرین فاکتەرەکانی شکلەوانی کە دەکرێت ئازاری سەر دروست بکە، بە تایبەتی لە مەسەلەی میگرینە، لە مەسەلەی لاسەر ئێشەیان شەقیقەیە. بۆ نمونە هەندێک جار ڕووناکی و دەنگ، ئەوەی کە زۆربەی زۆری دەنگە ئێرە بە ڕوژێنەری ئازارەکان داهاندرێ. کۆنیشانەکانی ئازاری قاچی درێژخایەن بە چ شتێک ئەو ڕوژێت؟ ئەوەی کە بە تایبەتی باس کراوە، یعنی ئەوەی کە زۆر ئینی سەرەکیە پشودانە، یعنی لە کاتی ئیسراحەتە، بۆ نمونە بە تایبەتی لە کاتی خەوە کە هیچ جوڵەیەک ناکەی، یان لە کاتی دانیشتن ئەوە هۆکاری سەرەکیە کە باس کراوە. هیلاشی زۆر فەتی، یعنی کە باس کراوە لەگەڵ گەرمی جەو. باشە، ینی لە وەرزی پاییز و زستانە کەمترە، ینی خۆمێ دوای ژینە سەری یەکێک لە هینەکان کە عیلاجەکان کە توانی بەکاری بێنی وەکو بیدایەت شێلانە لە ناو ئاوی ساردا. لەبەرەوەی کە ئەو ئازارە بە سەرما کەمترە بێت. زۆر باشە. لەگەڵ تێپەڕبوونی کاتە ئازارەکە چی لێیە؟ خۆی وردەوەدا یەکەم جار بە کەم دەست پێەکە، کاتەکەی زۆر کەمە، دوای ماوەیەک زیاکە، یعنی پێویستەکە بیجوڵێنی بۆ کەم کاتەوە بۆ نەمێنێ ئەو ئازارە، بەڵام دوای ماوەیە کەسێکی هەر ئیسفادە لەوەش ناکە، زیاکە وردەوەردە
مدەکەی درێژترە بێتەوە یەکەم جار خۆی لە بدایەت لەوانەیە لە شەوا بێ مەسان بدایەتی شەو بە تایبەتی کە دەستەکەی بەخەو بۆ یەکێکە لە هۆکارە سەرکەکانی تێکدانی خەو لە بدایەتی خەوایە دوای ئەوە سێرکەی درێژە بێتەوە شەوەکە هەمووی دوای ئەوە بە ڕۆژیش هەر بۆیەت نەخۆشەکە. شێت تەنها گەشەی ئێسکی قاچ بێکەوە کاو ئازارە دروستکە بەڵام لە هەمان کاتیشە ئەشێ کەمی ڤیتامینەکان ئەشێ کەم خوێنی خۆتان دکتۆراواتان ئاستن ئەوە جەمال کە پێشکەشکارە لە کورتسات HD پێشتر بەرنامەی ئای دۆکتەرزیان هەبوو ئێستاش بڕگەیەکیان هەیە لە ناو بەرنامەی ڕۆژشتی نوێیەکە ئەوەی شەڵە دەن کە خزمەتی ئەوە بکەم زانیارەکان بگەن بێەوە دکتۆراوات پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵانە ئەوە زۆرجار لە بەرنامەکان ئێمە هاوکاری یەکتریەکەین بۆی کە بتوانین باشترین شت پێشکەشیەوە بکەین باشترین زانیاری پێشکەشیەوە بکەین لەسەر دەفرێکی زێڕین پرسیارم لە دکتۆر ئاوات کرد دەربارەی کۆنیشانەکانی نائارامی قاچ لە کاتی خەوە و بەتایبەتی لە ماڵانە بزانین چی وەڵاماوەتەوە پاش ئەوە کۆتایی ئەو بەرنامەیەتان بۆ خەنەوە سەر شاشە کە تایبەت بوو بە کاتژمێری بایۆلۆجی و من بەجێتان هێڵم ئەڵقەی داات و تایبەت بێ بە کۆکراوی بەرنامەکانمان دەربارەی بۆنی جەستە و بۆنی دەم هەتاو کاتە شەوگارتان شاد خواتان لەگەڵ ئەشێ هۆکاری دیکەی ئۆرگانی بێتەوەی ئەم ئازارە لە قاچاو بە تایبەتیش ئازارەکە لە کاتی نووسنا و لە کاتی پشویانە زیاترە بێ مناڵەکە جوڵەیەکی زۆری هەبوو لە ڕۆژە دواتر لە شەواکەوێ پشوبات ئازارێکی توندی هەیە و وای لێ کات هەندێکجار لە خەو خەبەری کاتەوە پێویست بە دەرمانی ئازارشکەم کا بۆی کە ئەو قاچە کەمێک ئەو گرژەی کەم بێتەوە حاڵەتێکی تایبەت هەیە ڕێستلس لەک سیندرۆم کە وا کات ئەو گرژیە لە ماسوولکەکانە بمێنێتەوە لە کاتی پشویانە زۆر هەستی پێکرێ و قاچە هەست بە قورسێگەکە مناڵەکە کە ئەوێ بیجوڵێنێت و وەکو ئەڵێ بیکێشێ بە عەرزە لە سەرجەگەکە بۆی کە ئەو گرژیە لە ماسوولکەکانە نەمێنێ ئەم حاڵەتەش بەداخەوە ڕەنگە بەشێکی هەرە زۆری هەر دەستنیشانیش نەکرێ یا هەر بە حاڵەتێکی ئاسایی دایبنن هەرچەند بەشێکیان ئەشێ هیچ نیشانەیەکیان نەبێ ئەشێ هیچ هۆکارێک لە پشتیانەوە نەبێ بەڵام بەشەکەی دیکەیان هەندێک هۆکار لە پشتیانەوە هەیە کە ئەکرێت چارەسەر بکرێت و مناڵەکەش بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی لە گرنگترین ئەو هۆکارانەی کە وا ئەکات ئازاری قاچ لە مناڵە دروست بێ وکوتم ئازاری گەشەیە بەڵام هەندێک جار کەمی ڤیتامینەکان نەخۆشی ڕۆماتیزمەکان ئەمانە هۆکارن بۆ حاڵەتان هەندێک جار نەخۆشی ئۆرگانیە بۆ نمونە نەخۆشیەکە کە هەموو ئێسکەکانی تەنیوە و وردە بە ئازار دەست پێکات نەخۆشیەکانی خوێنە کە لە کەم خوێنێک و کەمی ئاسنەوە بیگرین تا شێرپەنجەی خوێن ئەشێ بێتەوەی ئەم حاڵەتە کەواتە هۆکارەکان جۆرا و جۆرن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو ئازارەی مناڵ لە خەو خەبەر کاتەوە یاخود خەوی تێک بات یاخود ئارەقکردنەوەی زۆر و تای لەگەڵ بێ کێشکەمبوونی لەگەڵ بێ خواردنی کەم بێتەوە ڕنگ و ڕووی بەرەو بێڕنگبوون بچێت ئەگەر ئێسکەکانی هەست بکەی جومگەکانی یاخود بەشێک لە ئێسکەکەی ئاوساویە کوشین بوونەوەی پێوە دیارە ئەمانە پێویست ئەکات کە پزیشک بیان بینێت و چارەسەر و پشکنینی پێویستیان بۆ بکات بێگومان هەندێک لەو حاڵەتانە ئەشێ هەر چارەسەریشیان نەوێت تەنها دڵدانەوەی دایک و باوکەکە بەس بێت چونکە وەکوتم بەشێکی زۆری حاڵەتەکان حاڵەتی بێوەین و نەخۆشینین بەڵام لەو پشکنینانەی کە ئێمە وەکو پزیشکی مناڵان بۆیانەکەین یەکەمینیان پشکنینی ڕێژەی ئاستنە چکە کەمی ڕێژەی ئاسن هۆکارێکی سەرەکیە بۆی کە ئەم حاڵەتە بۆ جۆرە دروست بێت وەکوتم هەندێک جار کەمی ڤیتامینەکان بە تایبەت ڤیتامین دیژە و حاڵەتە دروست دەکەن هەندێک جاری دیکە نەخۆشیەکانی گورچیلەن کە واکەن ئەو حاڵەتە تایبەتی گرژبوونی ماسوولکەکان دروست بێت و لە شەوا بە تایبەت لێیان بات و بەو شێوە ناڕەحەتیان بکات کەواتە من پێم باشە ئەو دایک و باوکانەی هەستەکەن مناڵەکانیان لە خەوایە خود لە پێش نووسنە ئازارێکی توندی قاچەکانیان هەیە وایان لێ کات کە خەویان تێک بچێ یاخود خەوێکی ناڕێک و پێیان هەبێ باشترە پشکنینیان بۆ بکەن بەڵام هەندێک حاڵەتی دیکەش هەیە کە لە ماڵەوە ئەکرێ ئەم دایک و باوکە بە جۆرەی پێویست بیگرنە بەر بۆی کە مناڵەکە کەمێک پشووی زیاتر بێت و ماسوولکەکانی لەو کرژیەکەمە نەجاتیان بێت چۆن بە نمونە گەرماوێک بەر لە نووسن واکات کە ئەو ماسوولکانە گرژیەکانی کەمتر بێتەوە کەمکردنەوەی کافاین و چا
واکات کە خەوێکی باشتریان هەبێ و پشوێکی باشتریان هەبێ و بە شێوەیەکی گشتی وەرزشکردن چکە مناڵێک کە لە هەفتەیەک یەک ڕۆژ زۆر بجوڵێ و ڕۆژەکانی تر هەردانیش بێ یاخود هەر خەریکی خوێندن بێ ڕەنگەوا لەو ماسوولکەیە نەکات کە فێری ئەو جوڵە باشە بێت بەڵام ئەگەر ڕۆژانە کاتێک یاخود نیو کاژمێر بۆ کاژمێر تەرخانکرێ بۆ وەرزشکردنی مناڵەکەت بۆ چوونە دەرەوە بۆ ڕێڕۆشتن وا کات کە ماسوولکانە تون و تۆڵتر بوون و توانای بەرگەگرتنیان بۆ و گرژ بوونە باشتر بێت.